ژمارێکی زۆر لە پەیڕەوانی ئاینەکانی تر بە تایبەتیشانیان لەخۆیە چۆن دەڕێن هاوگیان چۆن دەڕێن هاوپۆڵ هاوڕا هاوگیان واتەجاتیدەوگرین لەبەر ئەوەی ئەو مەکتەبەی کە مامۆستا مەرەفعەلی پێکەوە ژیان کە خاڵێکی گرنگ و مهمە بۆ ئەوەی مجتەمع و کۆمەلگا بتوانی بە ساغی و سەلیمی و بە سافی ببینیتەوە لەبەر هەندێک تەماشاکەین خوای گەورە ئەفەرمێ ئێوەمان دروست کردووە لە نێرومەیە کە حەزرەتی ئادەم و حەوان وەجعلناکم شعوبا وقبائل لتعارفوا ئەوجا ئەفەرمێ ئێوەمان کردە چەند شعب و قەبیلەیەک لۆ ئەوەی تعارف و یەکتر پێ بناسێن ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم چێش لە هەمە لە خوا نزیکترە و ڕێزی زیاترە و بەقەدرترە ئەوەیە کە تەخوای لە هەموو کەسێک زیاتر بێت ئەوە بێگومان لە ناو مسلمانان بەڵام خوای گەورە کاتێک کە ئەبیتە مجتەمع و کۆمەلگا و فراوانتر ئەبیتن تەماشا ئەکەین زیاتر ئێتیمان بەوە ئەدا چونچ مجتەمع و کۆمەلگا پێک دێ لە مسلمان لە غەیرە مسلمان و لە دینەکانی تر و لە بیر و باوەڕ و لە فکرەکانی تریش کەواتە ئینسانی مسلمان و ئیماندار چۆن تەعامل بکە لەگەر ئەو زۆرە کەسانش تەماشا ئەکەین بەڕاستی جوانترین شێوە بە جوانتری شێوە ئینسانی مسلمان هان ئەدرێ بۆ ئەوەی لەگەر غەیرە مسلمانی دەوروبەری خۆشی بە شێوەیەکی جوان و ڕێکوپێک و تەعاملێکی جوان بژیتن فەرمودەیەکی زۆر گرنگ هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم باس ئەکا ئەفەرمی من ئاذا ذميا فقد ئاذانی ئەفەرمی هەر کەسێکی زمی یعنی پەیمان لە ئەستۆ وەکو مەسیحی وەکو جوولەکە یان هەر دینێشتر لەگەناو مسلمانان ئەسری ئەفەرمی ئەگەر هەر کەسێک یەک لەوانە ئەزیێت بدە کەواتە منی ئەزیێتدایە ئانا شوێن کەوتوانی خۆی هانەدا فەرمی ئەگەر تۆ ئەوان ئەزیێت بدەی کەواتە منت ئەزیێت داوە دیارە ئێمە وەکو کوردەوەی شانازی پێوەکەین لە کوردستان ئەو پێکەوە ژیانە شتێکی نوێ نییە لە دێر زەمانەوە هەزاران ساڵ بەر لە ئێستا مامۆستانی ئاینی ڕۆڵی کاریگەریان هەبووە لە وشارکردنەوەی زەماوەر بۆ ئەوەی مسلمان و مەسیحی و ئەدیانەکانی دیکە بەیەکەوە بژین و ئەوە ئەرکێکی ئاینیە ئەرکێکی نیشتیمانیە هەمومان بەیەکەوەین نمونەیەک لە سنگەرەکانی پێشمەرگە خوێنی مەسیحیەک لەگەڵ موسڵمانێک بەیەکەوە لە پێشمەرگایەتی ڕژایە ئەوان لەگەڵەمە ئاوارە بووینە هەموو ئەوانە پێمان ئەڵێن دەبێ ڕۆحی ژیانی پێکەوە ژیان و یەکتر قبولکردن زیاتر قۆڵتر بکەینەوە و نەوەکانی داهاتوو لە ساو کەلتورە زیاتر و جوانتر فێر بکەین یعنی زۆر زاران گوێم لێبیتەوە تازەش هەر لە مەمەڕەکەی گوێم لە دووسێدن بوو دیسانەوە پێکەوە ژیان بەڵێ دیسانەوە پێکەوە ژیان چونکە پێکەوە ژیان دینی منە دینی ئیسلام ژیانتان خۆش بڕاخۆ مەلوخاتی مەسیحیان پێکەوە ژیانی ناکەن مەسیحی پێکەوە ژیانیش نەکەن من هەر نێکەم چونکە دینی ئەوقاف و کاروباری ئاینی باسی لەوە کرد کە ئامادەکاریەکان و پلانەکانی وەزارەت نەبوو ئەوەی پێکەوە ژیان زیاتر لە ڕاستیدا ئێمە ئەمڕۆ لە ئیدارەی سەربەخۆی سۆران و بە ئامادەبوونی زۆر بەڕێز وەزیر ئەوقاف و کاروباری ئاینی و جەنابی کاکەلگۆرد وەکو سەرپێشاری ئیدارەی سەربەخۆی سۆران و دکتۆر عەبدوڵڵا وەکو سەرۆکی زانایانی ئیسلامی کوردستان و لەسەر داواکاری بەڕێوەبەرەتی ئەوقاف و کاروباری ئاینی سۆران پانێلێکمان سازدا لەسەر گرنگی پەیامی پێکەوە ژیان لە کوردستان و بە تایبەتی لە ئیدارەی سەربەخۆی سۆران چونکە خۆت ئازانە بەڕاستی ئیدارەی سەربەخۆی سۆران ناوچەی دیانە بە دیاریکراوی بوویتە نمونەیەکی هەرە جوان هەرە لە پێش لەسەر پرۆسەی بێکەوە ژیان نەک لەسەر ئاستی پارێزگای هەولێر و هەرێمی کوردستان بەڵکو لەسەر ئاستی وڵاتانی هەرێم و جیهانیشە جا بۆیە بەڕاستی ئەم نەوعە کۆبوونەوانە ئەو نەوعە پانێلانە زۆر گرنگن لەبەر ئەوەی خۆتە نەزانن ئیتر ئێمە ڕۆژانە پێشاتەی نوێمان دێنە بەردەم ئێجام پێشاتانە ئەگەر کۆمەڵایەتی بن ئەگەر سیاسی بن دەبێ ئێمە ئاگاداری هەموو ڕۆژەکان بین و ڕێگا نەدەین بەڕاستی کاریگەریەکی بچووکیشیان هەبێت لەسەر ڕێڕەو و پەیامی بەیەکەوە ژیان چونکە بەڕاستی پرۆسەی بەیەکەوە ژیان کە پرۆسەیەکی
گەلێک ناسکە ڕەنگە زۆر شت کاریگەری تێبکاتن هەرچەندە پرۆسێکی دوور و درێژە و مێژوویشە گرنگیشە بۆیە دەبێ ئێمە بە هەموو لایەک چێ لایەنی باڵێن چاڵکوانن سنتەرەکان ڕۆشنبیران ڕاگەیاندن حکومی حزبی ئاینی بە یەکەوە بە یەک دەستکار بکەین بۆ ئەوەی ئەم پەیامە جوانە بەردەوام بێت و جوانترێش بێت و بگات بنەوەکانی ئایندەشە بەڕاستی کلیلی سەرکەوتنی خاک و نیشتانی ئێمە نییە بەڵکو ئەو پێکەوە ژیانە جوانەیە یەکێکە لە فاکتەر هەرە گرینگەکانی لە شەری خەندە سامی پێنجەمی کۆچی لە شاری مەدینە ڕوبەڕووی گرفت و کێشە هەردیتەوە